وڵی بەنسبەت کارەبای ئەماوە مازانی کارەبا ڕۆناکایی و خۆشیە داتە ماڵەکان و ژیانی خەلکی خۆشەکە بەداخەوە ئەو کارەبای کە ئێستا هەیە حەق نییە نایبێ ڕووناچی لەبەر ئەوەی ئێستا بۆ نمونە ئەمن کە کارەبام هەیە 439,000 هاتەوە لەسەر ئەوەی کە 439,000 هاتەوە معاشەکەم بەخۆی 300,000 یعنی بۆ پێبی دەبی بچم بەڕاستی دەبی سواڵێ بکەم لەوەی کە پارەی کارەبای بدەم کەەوەش شتێکی نامەنتەقیە بەڕاستی شتێکی زۆر خراپە ینی کە هاوڵاتی بەو شێوێ وای لێ بکرێت نەتوانانی ژیانی خۆی بەڕێ بکات زای پارەی کارەبای بدات. بەڵام ئەمەگەر تەماشا هەرێمی کوردستانی شوێن هەرێمی کوردستان و عراق لەسەر کانگای زێرە کاکە سامانەی نەوتی 1,000 زۆری هەیە سامانەی 1,000 غازی هەیە یعنی یەدەجی هەیە زۆرینەی وڵاتان بەڕێ دەکرێت و وڵاتی خۆتەوە قڵۆشکەی وەنی دای بماڵی یعنی ماگانە کابرا 500,000 دینار موچەی بیت بە دوو مانگ جارێک پێی بدەیت 150,000 پارەی کارەبای لۆ بێتەوە خاوەن 4 سەرخێزان بیت 5 سەرخێزان بیت بە چەو داهاتەی دینی کۆنتڕۆلەکەی ئەوەی کە ئەو لیڤڵانەی دیاری کردیە کوی توانێ مەسەلەن ویژدانی خۆی ئاسوودە بکاتن ئایا لیڤڵەکەی وان لەسەرێکە وەکو مەسەلەن بین تەماشا بکەین ئایا ئەندازیارن چنە ڕاوێژکارن هەرێکیان بەخۆیان لەسەر 3 ملیۆن و 4 ملیۆن دینار موچەیتیان لەسەر جیفانی خۆیان تەماشا وڵاتیانەکەن هاوڵاتێکی کارگوزار دێت لە شەقام خەریکی پاکردنەوەی ژینگە پارێزە 300,000 دینار موچەکەیەتی حکومت دەڵێتە من بەرمیلە نەفتەکی برینکە زەختکە دەرێم کاکە پێم ناکرێ دەرێ بریندیکەی یعنی وەک ئەوە وایە ئەوە تقریبا 3 مانگ و 10 ڕۆژە موچەی نەدایە دەرێ ئەگەر کارەبای میش پارەی کارەبای میش نەدەی ئی 50 ڕۆژی کارەبات لەسەرە بڕم باشە تو وەرە بەراورد کە ئەتو ئەو بارە قورسەی لەسەر هاوڵاتی دائەنەی کەچی ئەرێ لە بەرامبەریدا هیچ ئەوەی نییە یعنی هیچ بەراوردەچی نییە نرخەکەش بەڕاستی 1,000 زۆرە 1,000 ینی ئەوە بە هاوڵاتی حتا بە هاوڵاتی سێ چینە چینی فەقیر و چینی مامناو و چینی دەوڵەمەند بەڕاستی لاگە بە چینی دەوڵەمەند بدرێ بە چینی فەقیر و مامناوەندەکەش نادرێ حکوومەت باز لەسەر هاوڵاتیەکانی کەم دەکە بۆی هاوڵاتیەکەی خۆش بژی ئێستا بە هەموو شوێک باز لەسەر هاوڵاتیە بۆی هاوڵاتی هەرێم لەبن هیچ بارێک دەرنێتن ئەو ئەرکە قورسە لەسەر هاوڵاتیان هەر نەگرن ئەبێتە مایەی سەرشۆڕی بۆ ئەو حکوومەتە ئەبێتە مایەی شکستی حکوومەتە ئەو حکوومەتە نیشانەی ئەوەی کە نەیتوانێت خزمەت بە هاوڵاتی بکاتن خەڵک هەیە تا 200,000 400,000 بۆاتیتەوە ئەوە ناکرێتن چونکە حکوومەتی هەرێم دەبی بیر لەوە بکاتەوە ئەگەر پسپۆر و پرۆفیشناڵی تێدایە دەبی بیر لەوە بکاتەوە داهاتی هاوڵاتیەکەی وەکو فەرد چەندە و ئەوەی لێی وەردەگری چەندە.